ئێرە ئەو شەقامەیە کە قۆرەتوو جەلەولا و خانەقین بە یەکەوە دەبەستێتەوە. پۆلیسی فیدراڵی عێراق لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هاتوۆتە ئەم ناوچەیە و پێشمەرگەش کشاونەتەوە. بەڵام پۆلیسی فیدراڵی عێراق تەنها بەسەر ئەم شەقامەدا باڵەدەستە و ناتوانێت کۆنتڕۆڵی کۆی ناوچەکە بکات. ئەم ناوچانە پێش 16 ئۆکتۆبەر بەدەستهێزی پێشمەرگەی کوردستانەوە بوون. بەڵام ئێستا لە ژێردەستی هێزەکانی حکومەتی فیدراڵدایە. داعش ماوەیەکە سەری هەڵداوەتەوە و ترسی لای خەڵکی ناوچەکە دروست کردووە. کێنێن بۆ یەکەم جار دەچێتە ئەو ناوچانەی خانەقین و جەلەولا کە داعش ڕۆژانە هەڵدەکتێتە سەر گوننشینان و کارگەکان و هێزانیەکان. لەم ناوچانە گوننشینەکان بۆ پاراستنی سەر و ماڵیان شەو تا بەیانی یەشک دەگرن. گوننشینەکان دەڵێن هێزە عێراقیەکان تەنیا لە بنکەکانیاندا دەسەڵاتیان هەیە و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە پێشمەرگە لەو ناوچانە نەماوە هیچ کات هەستیان بە ئارامی نەکردووە. ئەمانە ئەو بار هەڵگرانن کە چەکدارانی داعش سووتاندنی. خاوەنی ئەم کارگێ دەڵێت ئێمە زیانێکی زۆرمان پێگەشتووە. وەک ئەو دەڵێت لە کاتی هاتنی داعشەکان بۆ سەر کارگەکەی داعشەکان کرێکار و پاسەوانەکانی گرتون و دوای ئازادی کردوون. بەڵام کۆی کارگەکە و ئۆتۆمبیلەکانی ناویشی سووتاندون. والله غسالهم لە پێنجی مانگ شەو هاتە سەری جەماعەتیەوەتیان ئێمە سەر بە داعشین دەوڵەتی ئیسلامی هەموو شتەکانیان ناگردا 5 سیارەم و 2 حەفارە و 2 شۆفڵ و 2 مۆلیدەوە هەشتیان ژوورەکانشیان ناگردا. ئەوەی شتیا بوستانیان تەنکی گازەکانیان ڕشان و هەمویان سوستان هیچیان نەماوە غەسالەکەم. حرەسی نەبوو غەسالەکە؟ با 2 حرەسی بوو. حرەسەکانیان بەرەڵا کردوتیان بڕۆنە بۆ ماڵ و کرێکار و شتیکەشتانە 8 کرێکارم لێ بوو. هەمویان زیندا کەسی هیچیان بە کەس نەکردو. هەمویان عەرەبوون و ئیزیانداتیان بڕۆنەوە. کەسیان نەکوشتاریتیانەوە بەس ماڵەکان سوستان و 3-4 ساعتێمانە لێ ڕۆشتن. ئێوە چیتان کردووە؟ ئێمە تەلەفۆنی شورتەمان کرد لەبەرەوە ئێمە نقطەیەکی شورتە 2200 متر لە منەوە دوورە. هەر لە کرێکارەکان دەرچوون چوونە سەر جادە شورتە کردووە. ئێوە چیەکەن لێرەوەتی ئێمە لەو غەساڵەواتون هەمویان کردووە تا بەیانی بردیانیان بۆ تەحقیقاتی خۆیان. کەس نەچوت دەمیانەوە هەتاکو سەعات 11:30 ڕۆی دەهاتوو. حرەسەکانی تۆ یا ئەو کرێکاران نایان و چۆن بوون داوای چیان کردو و توانە داوا هیچیان نەکردەوە. تۆ ئەمە سەر بە ئاشاییسە و هەربێ ئەمەگە لە سەرهاتە بێ ئاگریدین. من 30 ساڵە ئەو ماڵم کۆ کردوێتەوە بە 30 دەخەستوانیان. والله داواکەم یعنی هەرچۆنێ بێ یارمەتێک مام بدەن یارمەتی ئەو خەڵکە بدەن نەگەر من. یعنی ئەو خەڵکە بەڕاستی هەموو لەژێر مەترسیایە. ئەو فەرموو دوێنە دوای هینێ من غەسالەتیشیان سوستانە لێ هەر لە پەنای منایە. خەڵکان یعنی ترسیگان لەناو خەڵک دروست کردو خەڵک ناتوانێت لە ماڵەکەی خۆشی دانیشێت. ترسیە وایان دروست کردو خەڵک بەڕاستی انهیاری هەڵدە لەو منتەقە. ئەمەژە و کارگەی چەولمەیە کە داعش لە گوندێکی نێوان جەلەولا و خانەخین تەقاندیەوە سووتاندی. وەک چۆن هێشتا دووکەڵ لە شوێندەستی داعش لەم کارگەیە هەڵدەستێت وا دیارە هێشتا تارمای ڕێکخراوەکە لە عێراقدا بەتایبەت لەو شوێنانەی ناوچەی دەسەڵاتیان بووە ماوە. ئەم ناوچەیە کە ئێستا بۆتە شوێنی چالاکی داعش بە دووری 37 کیلۆمەتر قەزای کەلار دەکەوێتە باکووریەوە و 21 کیلۆمەتر قەزای خانەقین لە ڕۆژهەڵاتیەوەتی و جەلەولاش بە دووری 16 کیلۆمەتر لە باشووریەوەیە. ئێرە یەکێکە لەو کارگەی چەولمانەی کە لە دەی شێرک و ناوچەی گڵەی لە نێوان جەلەولا و خانەقیندایە چەند شەوێک 1-2 شەو پێش ئێستا داعشاتەوە ئەم کارگەی ڕوخانەوە بە کاملی کات چەند ئامێرێکی سووتانەوە و دوای ئەوەش لە 5 مانگی 12 ساڵی ڕابردووە تا 2018 کارگەیەکی چەولمی کە کۆمەڵێ ئۆتۆمبیلی بار هەڵگر و شۆفڵ و گەڵابەی کیان سووتانەوە بەوەی کە زیانێکی زۆریان بێ. هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە لێرە تعریب دەستی پێ کردوێتەوە و ئەیانەوێت کورد لەم ناوچەیە دەرکەن بڕۆن چونکە ئێمەی کە ئێستا منی لێم شوێنەکە تەنها پۆلیسی فیدراڵی عێراقی لێ هیچ نە حەشدی شەعبی نە پێشمەرگە نە سوپای عێراق کەسی لێ نەتەناوەیە. زیانێکی زۆر بەرەمانە کەوتە ئێمە بە مەترسی
مەترسیەکی زۆر هاتوونێتە ئێرە و پێشاوندین ئەبێ پەلە بکەن بگەڕێنەوە چونکە ئێرە چەم و چۆڵێکی زۆرە و ئەشترسن داعش لەناو ئەم چەم و چۆڵا خۆی حەشادا بێ و بێ بۆ ئەو کەسانی کە ڕۆکەن ئەم کارگەیە. هەر ماڵێک لە ماڵەکانی گوندەکانی شێرک و درەوشا و دەکەی مەلا حەمید و دەکەی مەلا تەیب و دەکەی حاجی برایم بەگ و دەکەی سەرچەم و کانی ماسی ببینی شوێنی ئێشکگریان دروست کردووە و شەو تابانی ئێشک دەگرن چونکە دانیشتوانی ئەم گوندانە هیچ بڕۆیان بە هێزەکانی عەراق نییە بیان پارێزێ وەک خۆیان دەڵێن لە سەربانی ماڵەکانیان شوێنی ئێشکگرتنیان دروست کردووە و لە پاش نیوەڕۆ تاک و بەرەبەیانی لە ئێشکگرتندان. ئەم پیاوە چەک بەدەستە دوای 37 ساڵ کاتێک پێشمەرگە لێرە بووە گەڕاوەتەوە سەر زێدی باو باپیرانی بەڵام ئێستا پەشیمانە. وەکو خۆ دەبینی عەمەل کەسانی ئیبادە کردووە ئەو غۆرفانیان ڕمان و حەفاریان سوتانەوە ئەو مەغزانە زیاد لە 4-5 دەفتەر غەرازی بکشان سوتانیە. کێشەمانەوە نی هەرچی ڕۆیە و سوتیاوە بەڵام کێشەمانەوەی ئێمە نانمان بڕیاوە کێشەمانەوە چیان سوتانیە ئێمە ڕزقەکەمان لە مەنتەقە بڕیاوە من خۆ خەڵق ئەمە تەقم بۆ ئەمە کرا بەرامبەر بە ئێوە نازانین ئێمە کوردین خۆزگا کوردیش نەبووین ئەنا هاومان پێ نەهات ئێمە 20 ساڵ لێرە توانمان ئەو بنێنە یەکەوە ئێستا چی بکەین یاڵا چیمان پێکە تازە ئەبێ بڕۆم ساقی خەڵ بکەم وایە باشە پێشمەرگە دەوری پێشمەرگە چیە لەم سنوورانەی دەوری بوو ئەگەر پێشمەرگە لێرە بووایە من بەسەر بەرزی گەڕمە خوارد بەڵام کە پێشمەرگە نەما ئێمەشە بێنەمێن لێرە تەواو سەبەب چییە تۆ وات بەسەر وڵی نازانم پێتەمە دەبەرەوە ئێمە کوردین کوردش لێرە جێ نابێتەوە ئەرزوە ئێمە 37 ساڵە ئەم عەرزانە بەدەست عەرەبەوە بەسم هەموو عەرەبێکش نییە ها دوای 37 ساڵ هاتینەوە بۆ ئەم شوێنانەی خۆمانە بۆ چی هاتینەوە پێشمەرگە لێرە بوو کابراوتی ینی مشکلەمان نەو بۆی ئەم ماڵەمانە دروست کرد دڵمان پێ خۆش بوو ئەینا ئەگەر بمانزانێ وەکو شەڵا وەکو جاران بۆ نەگەڕێنەوە ئەنا خەسارەکەمان نابۆ دوو 36 ساڵ 37 ساڵ عەرز دەست عەرەبەوە بێ دوایەوە بێتەوە شتێکی ئەوا دروستکەی وەکو خۆت بیناتە منە بێەوە تاقمت فەمەوەی بەمە ناو مەعمەلەکەی خۆمەوە هەتا بەیانی داعش وەی ناوە سوورڕەخوا گشتمان واجبات دەگرین هەتا بوو بەیانی خەو لە لای ئێمە نییە ئەو ڕۆژەوە مەعمەلە سووتیا تەلەفۆن دنیامان کرد نا حکومەت کوردستان و نا حکومەت عەرەبستان نەگەیە ئێمەوە هەر لە سەعات 8 لە ناو مەعمەلەکە بوون هەتا سەعات 1 حەفاریان خستە عیشەوە مەعمەلیان ڕمان ئیتر ئێمە وەزعمان زۆر خراوە ئەم دیانە زۆربەتان حرەسیات دەگرنشەوە تا بەیانی حرەسیاتە کەس ناخەفێت نە کورد نە عەرەب لەی ئاوایە کەسی ناخەفێت تا بەیانی لە ترسی چی لە ترسی داعشە لە ترسی چییە لە ترسی چەکداری هاناوەی چەمە ئێوە کوردن لێرە پێشتر پێشمەرگەشی لەبوو بەڵێ پێشمەرگە ئیستا تقریبا زیاتر لە 30 پێشمەرگەمانەیە لە ئاوایە ئەی لە شوێن دەوامەکەن لە وەختێ دەوام پێنەوە لە ئاوایە ئیستا لە یازارێکیان پێشمەرگە یەک دوانێنەوە پێشمەرگەی سان لێرە یۆسیان ئەو کاتی پێشمەرگە لێ بوو وەزعتان چۆن بوو ینی ئێستا ئەم ترسی ئێوە گەڕێنەوە بۆچی ئێمە وەختێ پێشمەرگە لەرەبی کەس قاپی نەیەگرت دنیا ئازانێ کەس قاپی نەگرت تا بەیانی ئەیترسە نەوی مناڵمان لە چەمە خەفت حرەسیاتمان نەئاگرت ئێمە لە ناو دالێکمان من دوو مناڵم بیاونەوە نەبی تا بێنی لای دارێمی شەوپاسیان نەکرد بەڵام میساگە های لە ماژە قاپیماش کلی کردە و حرەسیات دەگرین ئێمە هەر ناتوانین دابنشین ئەمە بۆ چێ ژێڕنەوە ینی چێ بەرپرسە لەوەی کە ئێوە واتان مەسەلا وەڵڵا بەرپرسەی کیە بەرپرسەی حکومەت عێراقیەوە دادمان و نایەت و حکومەت کوردستان ناتوانێت بێبەرە لەبەرەوە ئاید حکومەت عێراقیەیدا کەس سوال ئێمە ناکە ئێمە لە بینە فەوتێنە من خۆم ها لە ماڵ حرەسی ئەگرم ها حرەسی ئەگرم و کوڕەکەمیش کە حال لەیلە حرەسی وەلجەماعەتی پێشمەرگاگری ئەوە ڕاتی پاکی بیجمی لە ترسی داعش وەڵڵا ئەی مەتەقا برا خراوە خراوە ئەی ئەچێن بۆ ناوچەمەگەەوە شەو بۆ ڕۆژ ترسمان نییە بەس بۆ شەو کاتێک پێشمەرگە و ئاسایش لێرە بوون مەلی بووین ئەمەش قسەی ئەم پیاوە بەتەمەنەیە بەڵام ئێستا ژیانیان لە مەترسیدایە وەڵڵا برا ژیانە گوزەرانمان ئان پێشمەرگە بی و ئاشایش بی مەلک بیمی ئەوە ڕاستی باقی داگەگەن ئەیسنە وەڵڵا خراپە وەزانە بەوتەی خەڵکی ئەم گوندانە هێزە عێراقیەکان دەسەڵاتیان تەنیا لەسەر ڕێگاکەیە و بە هیچ شێوەیەک پارێزگاری لە خەڵکو و گوندنشینەکان ناکەن کاتێک بەم شوێنەدا تێدەپەڕیت هێندەی ئاڵای گروپە شیعەکان دەبینیت ئەوەندە ئاڵای عێراق و هێزی عێراقی بەرچاو ناکەوێت ڕۆژی دەیمانجی ڕابردوو حکوومەتی عێراق ساڵیادی سەرکەوتنی پاکردنەوەی خاچی عێراقی لەدەستی داعش کردەوە بەڵام پێدەچێت
ئەوە تەنیا شتێکی ڕەمزی بێت. هێشتا داعش بە ژمارە و بە چالاکیش ئامادەی هەیە.